السلام عليكم ورحمة الله وبركاته. سلام لقطابیانی خۆشەویست، قوتابیان عزیز، ئەوجار بێتان شاد دەبینەوە لە تۆمارکردنی وانەیەکی کە لەوانەکانی فیزیای پۆل 11 کە پێداچوونێکی خێرای بەشی دووەم دەکەین. قوتابیانی خۆشەویست، وەک دەزانن فیزیا بخۆی دوو بەش لە خۆ دەگرێت. بەشی یەکەمیان حسابیەکانە و بەشێکی ترێ شەرعیاتە. یاسایەکانی بەشی دوو ئەوەندە. باشە لەوەندە یاسایە کە بم کوردی بە سێ خاڵیەک و دوو سێ لەو سێ خاڵی دەرناچێت. جای ئینشاءالله پشتیوان بەخوای گەورە دێن ئەوانە هەمووشی دەکەینەوە. یەکەم طبعا ئەمە بەشی دوو کە باز لە بەشی دوو دەکەین، باز لە چ دەکەین؟ بەشی دوو ئەمە باز لە جوڵەی لە ڕووتەخدا و جوڵە لە دوو دووریدا دەکەین کە بۆ خۆی دەگرێت لە هێندە ژمارەیەکان و هێندە ئارسەدارەکان. تاشە قوتابیان، هێندە فیزیایەکان، هێندی فیزیایی دابەش دێ بەسەر دوو بەشدا. هێندی ژمارەیی لەگە چی؟ هێندی ئاڕستەدار. هێندە ژمارەیەکە مامۆستا لە ئیمتحان بۆ دێنێتەوە. هێندە ژمارەیەکان وەکو چێ و چێمان هەیە؟ مەسەڵەن کاتمان هەیە، دووریمان هەیە، باشە، بارستایت هەیە، کات، دووری، بارستایی، قەبارە، ڕووبەر، ئەوانە هەموو هێندێکی چۆنن؟ هێندی ژمارەین. ئەدی هێندە ئارسەدارەکان چیان؟ هێندە ئارسەدارەکان وەکو چێ بابە؟ وەکو خێرایی، تاودان، هێز، ئەوانە هێندێکی چۆنن؟ ئارسەدارن. لادان، ئەوانە هێندێکی چۆنن؟ ئارسەدارن. تەمە هێندە ژمارەیەکانە هێندە ئارسەدارەکان جیاوازن. هێندە ژمارەیەکان ئەوە تەنها بڕن. ئەمە دەتوانین پێیان بڵێن تەنها چی؟ بڕیان هەیە. ماسە ئێستا ئەگە بۆت بێتەوە بڵێ بڕی خێرایی، هێندێکی چۆنە؟ بڕی خێرایی. ڕاستە وشەی خێراییاتەوە، بەس لێرە وشەی چه هەیە؟ بڕ هەیە. بڕی خێرایی دەڵێ مامۆستا هێندێکی ژمارەییە، بەڵام ئەگە بڵێ خێرایی دەڵێ هێندێکی چۆنە؟ ئارسەدارە. جا گوێ بگرێ، هێندە ژمارەیەکان هێندە ئارسەدارەکان بە چۆنێکیان جیا دەکەینەوە. تەماما کە دەڵێ هێندە ژمارەیەکان مەسەڵەن کات و دووری و بارستای و قەبار و ڕووبەر، ئەوانە تەنها وەکو کوتمان تەنها بڕن. باشە، مەسەڵەن ئێستا بوون منە ئەمن خێرایی بە ڤی هێما دەکرێت، بەڵام ئەگە بزانم هێندێکی ئارسەدارە ئەو سەهمەی لەسەر دەبێت، ئەو پێڵە هێندێکی ئارسەدارە. باشە، بەو تیراسایە دەتوانین جیا بکەینەوە هێندێکی ئارسەدارە. یاخود ئەگە بڵێ بڕی خێرایی، ئەو کاتە دەکاتە گوڕ بە هیڤی، ئەو سەهمەی لەسەر نابێ. باشە، بۆ شێ دەتوانین هێندێکە جیا بکەوە قوتابیان. کاتە پێناسەکانی هێندە ئارسەدارەکان گرینگە، دەڵێ هێندێکە هەم بڕی هەیە، هێندی ئارسەدار، هێندی فیزیایی، یاخود هێندی ئارسەدار، هەم دەڵێن چی؟ دەڵێن هێندێکە هەم بڕی هەیە هەم ئارستی هەیە. مەسەڵەن بوون منە سوتە ئەگە باسی خێرایی بکەی، خێرایی هەم بڕی هەیە هەمیش چی هەیە؟ ئارستە. مەسەڵەن بوون منە ئەمە دەڵێم خێرایی ئۆتۆمبیلێکم هەیە 30 کیلۆمەتر بەسەر سەعات بەرەو باشوور دەبڕێ. 30 کیلۆمەتر بەسەر سەعات ئەو بڕەکەیە. ئەدی باشوورەکە چیە؟ ئارستەکەیە. کاتە ئێستا هێندە فیزیایەکە کە خێراییە، مەسەلەن لێرە نمونونەکەمان ئەوە هەم بڕی هەیە هەم ئارستی هەیە، بەوە جیا دەکرێتەوە. باشە، بەڵام هێندە ژمارەکان تەنها چیە؟ تەنها بڕە. جا قوتابیانی خۆشەویست، ئەلێرە لە یاساکاندا ئەگەر هاتوو هێندە ئارسەدارەکان مەسەڵەن بوون منەسان لێرە نمونە وەرگرتووە و لادانە وەرگرتووە لەگە خێرایی. هێندە ئارسەدارەکان ئەوەن ئەگە بێک ئاراستە بوون ڕێک کۆ دەکرێنەوە، ئەگە دژ ئاراستە بوون چیانە دەکرێت؟ کەم دەکرێت. مەسەلەن بوون منە لا دوو لادانمان هەبێ، مەسەڵەن یەکیان 5 کیلۆمەتر بەرەو باکوور بێت، یەکیان 5 کیلۆمەتر بەرەو باکوور بێت. مەسەڵەن بوون منە لادانێکمان هەبێت، پرسیاری کەشمان هەن، دوای باسییان دەکەین ئینشاءالله. پاسکلێکمان یان بڕون ئۆتۆمبیلێکمان هەیە، لادانێک دەبڕێت، مەسەڵەن 5 کیلۆمەتر دەبڕێت بەرەو کوێ؟ بەرەو باکوور. باشە، پاشان لادانی کەی دەبڕێت، مەسەڵەن بوون منە 10 کیلۆمەتری کەش دەبڕێ بەرەو باکوور. ئێستا لەبەرەوەی هەمان ئاراستەنە کاتە دەڵێن دەڵتا ئێکس دەکاتە ئێکسی یەکەم کۆی ئێکسی دووەم کە دەکات چەند؟ دەکاتە 15 کیلۆمەتر. جا بۆ شێوازە ئەگە دژ ئاراستەش بوون لێکیان چ دەکەین؟ لێکیان دەردەکەین. مەسەڵەن بوون باکوور و باشوور بێ لێکیان دەردەکەین. بۆ خێرایش بە هەمان شێوەیە. خێرایی ئەوە لادان کوتمان ئەوە خێرایی. ئەگەر هێند ئارسەداری خێراییەکان بە هەمان ئاراستە بوون ئەوە چیان لێ دەکەین؟ کۆیان دەکەینەوە. ئەگە دژ ئاراستە بوون چیان لێ دەکەین؟ کەمیان دەکەینەوە. باشە، دژ ئاراستە بوون چیان لێ دەکەین؟ کەمیان دەکەینەوە. جا ئەوە بۆ دش ڕاستە، ئەوەش هەمان ئاراستە، هەمان
ئاڕستە بۆ شوێ دوای دینە سەریان ئینشەڵا بسەری حەلەکەین ئەوە قوتابیان ئەمن کتێبم لەکنە باشە ئەم کتێبم لەکنە بەڵام زانیت چ بکەن لە لای خۆتان پرسیاری چەند بکەنەوە پرسیاری مەسەلەن بوون منە پێداسونەی بەندی 1 بۆ 2 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 پرسیارەکەمان دەڵێت چی لەوێ دەڵێ کام لەم هێندانەی خوارە و ئاڕستەین و کامیان ژمارەین بۆت بێتەوە ئەگە بڵێ کامیان ئارسەیە و کامیان ژمارەیە ئەمە گوتمان چی گوتمان مەسەلەن بوون منە دەڵێن خێرایی تاودان هێز لادان ئەوان هەندێکی ئارسەدارن بەڵام ئەوانە هەموویان کات و دووری و بارستایی و قەبارە و ڕووبەر ئەوان هەمووی چانسنە ژمارەین باشە ئەو پرسیارێک لە پرسیارە گرنگانێک مامۆستا بۆت دێنێتەوە پرسیارەکەش دەڵێت لە کام لەم هێندانەی خوارە و ئاڕستەین و کامیان ژمارەین مەسەلەن چیان دەڵێت تاودانی فڕۆکات بە وشەی تاودان هاتوو مادەم تاودانە کەواتە دەڵێن چیە ئارسەدارە ژمارای سەرنشینەکانە فڕۆکە یەکدا لە قیبا دەڵێن ئەوە هێندێکی چیە ژمارەیە باشە هێندێکی چیە ژمارەیە ئەگە پرسیارەکە بکەینەوە من پرسیارەکە بکەینەوە ئەو پرسیارە بابە ئەو پرسیارە ئێرە دەڵێن کام لە هێندانەی خوارە و ئاڕستەین کامیان ژمارە مەسە تاودانی فڕۆکێک لە کاتی ئەستانە دەڵێن هێندێکی چیە ئەوە هێندێکی ئارسەدارە ژمارە هێندێکی ژمارەیە ماوە یعنی کات هێندێکی ژمارەیە لادان هێندێکی ئارسەدارە بڕی سوتەمەنی هێندێکی ژمارەیە باشە ئەو پرسیارە پرسیاری پێداسونەی بەندی 1 بۆ 2 پرسیاری یەکەم گرینگە و پرسیارەکانی کەش پرسیاری دووەم پرسیاری دووەمیش پرسیارێکی چاکە ئاگدار بە ئەنجا دێنە سەر ئەوەی کە ڕێسای دووەم قوتابیان ڕێسای دووەم دەڵێت چی لە یاساکان کە بۆ منووسیوی یاسای دووەم دەڵێت چی دەڵێ ئەگەر گۆشەی درابوو لەگەڵ ئارسەدارەکان بۆ پێکەنەری x بۆ پێکەنەری y جا ئەگەر لادان بێ دەڵێن بۆ دی x دەڵێن دی کۆساینسێتە بۆ دی y بێ دەڵێن دی ساینسێتە بۆ بڕی بەرئەنجام یاسای فیساگۆرسە بۆ دۆزینەوەی ئاڕستەکەی یاسای تام بەکاردێنین باشە ئەوە گەر لادان بوو بە هەمان شێوە ئەگە خێرایشی دابوو خێرای بۆ پێکەنەری ئاسۆیی یعنی VX دەڵێن V کۆساینسێتە بۆ پێکەنەری شاوڵی کە V وایە دەڵێن V ساینسێتە بۆ دۆزینەوەی بڕی بەرئەنجام خێرایەکە یاسای فیساگۆرس بۆ دۆزینەوەی ئاڕستە یاسای تام بەکاردێنین باشە کاکە بۆ شازی ئێستا دێن ئەمە پرسیاری چ هەلەکەین پرسیاری دوو هەلەکەن بە پێکەوە بێن پرسیاری دووەم شکارکەین لەکن خۆتان پرسیارەکەی بکەنەوە باشە تەقان بێگومانە من پرسیارەکان دەتوانم هەر یەک و یەک دانت بۆ هەڵکەم لەبەرەوەی کاتەکەمان وانە پرسیاری دوو باشە با پرسیاری دوو بۆ شکارکەم پرسیاری دوو ئەگەر لەکن دیار بێ دەڵێ خۆخلسکێنەرێکی سەر سەهۆڵ ئاسۆیانە دەڵێ ئاسۆیانە دووری 85 متر دەبڕێت کاتەڵێن ئەکسی دی ئەمە بۆ دووری ئەکس دادێنین بەس لەبەر ئەوەی یاسایەکەمان لێرە قوتابیان لەبەر ئەو یاسایەکەمان لێرە DX-مان داناوە ناوی لێ دێنین DX یەکەم باشە ئاسۆیانە چەندی بڕیوە 85 متری بڕیوە دەڵێن 85 مترمان بڕی باش پاشان 45 متر بە گۆشە DX دووەم DX دووەم 45 متر جا ئەمە ئاگادار بە ناتوانین بە تەنێ بڵین ئەوە DX دووەمە لەبەرچی چونکە گۆشەی لەگەڵە مادەم گۆشەی لەگەڵ بۆ رەکسە شیتڵ دەکەین بۆ دوو پێکەنەر ئاگادار بە گۆش هەر هێندێکی ئارسەدارمان هەبوو گۆشەی دابوو شیتڵ دەکەین بۆ دوو پێکەنە پێکەنەرێکی ستوونی و پێکەنەرێکی ئاسووی بۆ ئێستا ئەمە دەڵێن بۆ دی تووەممان چەندە دی تووەممان 45 مترە بە گۆشەی چەند بە گۆشەی سی جاوەرە بابین ئەو پرسیارە شیکارکەم جا دەڵێت چی لە پرسیارەکەدا دەڵێن لە سوور ئەڕووی ئاسۆ دەبڕێت لادانی بڕاو لە خاڵێکی دەستپێکردنی زۆڵەکە چەندە هەلکارونکردنەوەکەشم بۆ بکەم تەمام قوتابیان ئەمە لێرەدا چ دەکەین مادەم گۆشەی داوە چ دەکەی بابە ئەوەی کە گۆشەکەی داوە دیتووە دەڵێن DX-ەکە ئەگە بدۆزینەوە تەماوە DX-یەکەمان هەیە ئێرە دەبێتە DX دووەم باشە ئەو کا دەڵێن چی دەڵێن دی کۆساینی ثێتا باشە دیەکەمان چەندە دیەکە بابە زۆر ڕوونە دیەکەمان چەندە 45 ئەوە 45 کۆساینی سی باشە کۆساین سی ئەتۆ لەکەن خۆ دیکەی بە حاسیبە دیکەی 45 کۆساینی سی دەکاتە چەند بە حاسیبە لێکی بدەین دەکاتە 38.97 متر ئەوە پێکەنەری چی DX چەندەم DX دووەم
ئەگەر دیوای دووەم دۆزینەوە دیوای دووەم دۆزینەوە دەڵێن دی ساینی سێتا یەکسانە. دیەکەمان چەند بوو قوتابیان؟ دیەکەمان چەند بوو؟ دیەکەمان ئەوەتە هەیە 45 45 ساینی چەند؟ ساینی سی ساینی سی. ئەنجامەکەی دیوای تومان دەکات چەند؟ ئەگە بە حاسی بیکەین دەکاتە 22.5 دەکاتە 22.5 متر. ئەسا دی ئەکسی دوومان دیتەوە دیوای تومان دیتەوە دی ئەکس یەکشمان هەبوو بەڵام لەبەر ئەوەی بیدایەتی پرسیارەکە پرسیارەکە بیدایەتی دەڵێت چی؟ دەڵێ 85 متر دەبڕێت ئاسویان 85 ئەنی گوتە شاوەڵێنە دیبڕێت کەواتە دیوای یەکمان سفرە. دووباری دەکەمەوە دەزانم تێ نەگەشتی گوێ بگرە. دەڵێ ئەگەر ئاسۆیانە 285 متر ببڕێت کەواتە دی ئەکس یەکەممان هەیە بەڵام دیوای یەکەممان چەندە؟ سفرە. دیوای یەکمان چیە؟ سفرە لەبەر چونکە بیدایەتی ئاسۆیانە ڕۆشتووە. باشە بەڵام بۆ ئی دووەممان هەبوو چونکە گۆشە دروست بوو هەر هێندێکی ئارسەدارتە بوو گۆشەی دروست کرد ڕێکشی تەڵێ بۆ دوو پێکەنەرە تا ئێستا دێن چ دەکەین دەڵێن دی ئەکسی بەرئەنجام دەکاتە دی ئەکسی یەکەم کۆ دی ئەکسی دووەم دی ئەکسی بەرئەنجام دەکاتە دی ئەکسی یەکەم کۆ دی ئەکسی دووەم. باشە دی ئەکسەکەمان چەند؟ یەکەممان چەند بوو؟ یەکەممان 85 متر بوو کۆی وانیا دی ئەکسی دووەممان چەند دەرچوو؟ 38.97 ئەوە دەکاتە چەند کاکە؟ دەکاتە کۆی بکەینەوە ئەوە دەکاتە 123.97 متر ئەوە دی ئەکس. باشە ئەو جاریان ئەگەر دیوای بدۆزینەوە دیوای بدۆزینەوە دەڵێن چی؟ دەڵێن دیوای یەک کۆ دیوای دوو. باشە دیوای یەکمان چەند بوو لێرە لەسەرێ؟ دیوای یەکمان سفرە سفر کۆ دیوای دوو چەندە؟ ئەلێرە چەندە بۆ دەرچوو؟ 22.5 22.5 کەواتە دەکاتەوە 22.5 متر تا باش. ئێستا ئەمە دی ئەکس و دیوایمان بەدەست کەوت دێین بەپێ ئەو یاسایە کە بۆ نووسی بابەجان تم ئەگە گۆشەی درابوو لە یاسایەکان ئەگە دیقەت دەی تم ئەگە گۆشە درابوو دی ئەکسەکە بۆ شازە دیوای بۆ شوەیە و دی بەرئەنجام دەکات یاسای فیساگۆرسەکە دی ئەکس تواندوو کۆ دیوای تواندوو. جا لێرە دەنووسین چی؟ دەنووسین دی یەکسانە بەڕەجی دی ئەکس تواندوو کۆ دیوای تواندوو وەرەدای بنێوە دی ئەکسەکەمان چەند بوو لێرە؟ 123 توانی دوو 123.97 توانی دوو کۆ 22.5 توانی دوو. باشە پاشەوەی کە توان دویان دەکی لە بن ڕێک دەیدی دێنین تەحاسیبە بزانین چەند دەکا؟ دەکاتە 126 دەکات 126 متر کەواتە بڕی ئەو دوورەی کە بڕیەتی بڕەکەی دەکات چەند دەکات؟ 126 متر. قوتابیان ئەگە بین ئاڕستەکەی بدۆزینەوە ئاڕستەکەی چۆن دەدۆزیە بابە؟ بەپێی یاسای تانی دۆزی دەڵێن ثێتا یەکسانە بە تانی ئینڤێرس باشە دیوای بەسەر دی ئەکس. دەڵێ مامۆستا دەڵێم بەڵێ مامۆستا ئەخر ئەتۆ مامۆستا ئەمە هەمیشە دیوای بەسەر دی ئەکس دادەنین؟ ناکاکەچان نا قوربان هەمیشە دیوای بەسەر دی ئەکس دانانی. باشە بەڵام ئەگەر لە پرسیارەکە نێگوت و گۆشەکە لەگە تەوەری وای دروست کردووە ئەوە ئەمە ئەو کاتی بۆ شێوازە دەکەین. باشە ئەو کاتی ئێستامە دەڵێن چی؟ دەڵێن تانی ئینڤێرس یەکسان دیوای ما چەندە؟ دیوای 22.5 22.5 ئەدی دی ئەکسەکە ما چەند بوو؟ دی ئەکسەکە ما 123.97 مەبەستم چییە؟ دی ئەکس و دیوایەکە مەبەستم دی ئەکس و دیوای بەرئەنجام. باشە بە ئەنجامەکەی دەکات چەند قوتابیان؟ ئەنجامەکە گۆشەکە ئەگە بین ئەوەی دابش بکەین دابشی بکەین اینجا تانی ئینڤێرس شیفت و تان دابگرە ئەنسەکەش دابگرین دەکاتە چەند؟ دەکاتە دەپلە. باشە کاکە بەو شێوازە دەتوانێت قوتابیانی خۆشەویست پرسیارەکە شیکار کە یەکەم جار دووبارەکەمەوە دی ئەکس یەکەممان بەخۆی کوتێتی ئاسویان 85 متری بڕیوە لەبەرێکی ئاسۆیانە کاتە دیوایەکمان سفرە دوایە دەڵێ پاشان 85 متری بڕی بە گۆشەی سی مادەم 45 متر بڕی بە گۆشەی سی ڕەکشی تەڵی دەکەین بۆ دوو پێکەنە دی ئەکسی دوو دیوای تو دەدۆزینەوە. دوای دی ئەکسی بەرئەنجامەکان کۆ دەکەینەوە دی ئەکسی بەرئەنجامەکان کۆ دەکەینەوە پاشان دیوای بەرئەنجام کۆ دەکەینەوە لە یاساکەدا دەنین و مادە دەچێت ئەو بۆ شێوازە دەتوانین پرسیارەکانی کەشەم بۆ شێوەیە حەڵ بکەین.
قوتابیان دێنە سەر کردارەکانی ئارسەدارەکان. کردداری ئارسەدارەکان قوتابیان ئەگەر لەلاتان دیار بێ کردداری ئارسەدارەکان ئەمە کردارەکان چمان هەیە کۆکردنمان هەیە کەمکردنمان هەیە ئەمە پیاساکە پێم گوتی لێرە ها گوتم ئەگەر هەمان ئاڕستە بوون کویان دەکەینەوە ئەگەر ئاڕستە بوون کەمیان دەکەین مەسەن ئەگەر لادان بوو ئەگەر خێرایش بە هەمان شێوە هەما ئاڕستە بووکان دەکەینەوە دژ ئاڕستە بچیانی دەکەین کەمیان دەکەینەوە باشە ئەوە بەسمان ئەلێرەیە جا ئەگە مامۆستا بووی هێنایەوە بۆشی هەیە بۆت بێنێتەوە گوتی کردداری ئارسەدارەکانم بۆ بکە بۆ بژمێرە دەتوانین بە نمونەوە بۆی بکەین باشە یعنی پرسیارمونی بۆ خۆ بەکەیف خۆ بێنیەوە بڵێ ئەگە بێگە ئاڕستە بوو کویان دەکەینەوە ئەگەر دژ ئاڕستەش بوو کەمیان دەکەین قوتابیان بابێنە سەر پرسیارێکە لە پرسیارەکان مەسەن ئێستا بوون منە ڕاهێنانەکەت لە ڕاهێنانەکە پرسیاری یەکەم گرینگە مامۆستا بۆی هەیە بۆت بێنێتەوە پرسیاری یەکەم دەڵێ چی پرسیاری یەکەم دەڵێ شوفێرێک بار هەڵگر 8 کیلومتر بەرە خۆرهەڵات دەبڕێت کاتێک خەڵ دەستێت بە گواستنەوەی هەندێک ڕاخر و فەڕش پاشان 3 کیلومتر بەرە خۆر ئاوە خۆرهەڵات و خۆر ئاوە ئاڕستەیان چۆنە دژیەکە کاتە ڕێک لێچیان دەردەکەم باشە دوای ئەوەش 12 کیلومتری بڕی بە ئاراستی کوێ خۆرهەڵات تان شاکە بە لێرە پرسیارەکەت بۆ شیکارەکەم زۆر ئاسانە گوتمان هەندە ئارستەدارەکان ئەوانەی ئارستیان لێک چووە کویان دەکەینەوە ئەوەی ئارستەکانشان دژیەکە کەمیان دەکەینەوە دەبێت بزانی خۆرهەڵات لای ڕاست یعنی موجب خۆر ئاوا لای چەپ یعنی سالب تان شاکە بابە شوفێرێکی بارهەڵگر 8 کیلومتری بڕیوە دەڵێن ئێکس یەکەمان 8 کیلو متر یعنی موجب بەرەو کوێ خۆرهەڵات بۆ موجب دانا چونکە دەڵێ خۆرهەڵات پاشان دەڵێ 3 کیلومتری بەرە خۆر ئاوا بڕی یعنی ئێکسی دووەمان 3 کیلومتر بەرەو کوێ خۆر ئاوا خۆر ئاوا یعنی چی یعنی سالب ئاگا لەمنا دەی قوربان تان جوان زەقکەوە چونکە بۆ دێتەوە گرینگە باشە دوای ئەوەش 12 کیلومتری بڕی بە ئاڕاستەی کوێ خۆرهەڵات یعنی ئێکسی سێمان 12 کیلومتر بەرەو کوێ بەرەو خۆرهەڵات یعنی موجب قوربانجان دەڵێ چی دەڵێ ئەو دووریەی شوفێرەکە دووری هێندێکی ئارسەدار نییە عیلاقەت بە نیشانی موجب و سالب نییە چەند ژمارەدا بوو هەمان کۆ دەکەیەوە یعنی مامۆستا قەزت ئاوایە دەڵێ دەڵتا ئێکس یەکسانە دەڵتا ئێکس یەکسانە بە چی یعنی کوی هەموو ژمارەکان بڵێ دەڵم هاش ئەگە بڵێ چی ئەگە بڵێ دووری ئەگە بڵێ چی دووری باشە ئەگە کتی دووری بدۆزەوە هەموو ژمارەکان کۆ دەکەیت دەڵێ 8 کۆ 3 کۆ 12 دەکات چەند دەکاتە 23 کیلومتر 23 کیلومتری بڕیوە بەڵام ئەگە بڵێ لادان دەڵتا ئێکس لادام دۆزەوە لادام دۆزینەوە چ دەکەینەمە ئاگادار بە لادام دۆزیەوە نیشانەکە حساب دەکەین مەسەن دەڵێ موجب 8 باشە کەم 3 کۆ 12 ئەو کەم و کۆیە لە نیشانە ئارستەکانە خۆرهەڵات موجب خۆر ئاوا سالب خۆرهەڵات موجب دەلێکیان ئەو بکە کۆ کەمیان بکەوە مەسەلەن 20 کەم 3 دەکات چەند دەکاتە 17 کیلومتر لادانی بڕیوە باشە کاکە بۆ شێوازە دەتوانی شیکاری بکەی زۆر ئاسانە دەیقتابیە پرسیاری دوو کاکە لە پرسیاری دوو پرسیارەکەمان دەڵێ چی پرسیاری دوو دەڵێ پێشەوەیەک چادرگەیەک لێدەوانی بڕی چادرگەی لێدەوانی باشە چادرگەی لێدەوانیەکەی چەند بڕیوە چادرگەیەکی لێدەوانی لە دۆهۆک نەخشەیەک بەکاردێنێ بۆ گەڕان بە دوای خەزێنەیەکدا باشە 45 متر بەرەو باکوور دەڕوات و دوای ئەوەش 7 متر بەرەو خۆرهەڵات ئەمە چۆن بزانم ئەوانە مامۆستا کەمیانکەمیانکەمەوە قوربانجان باکووری کرد باسی خۆرهەڵاتی کرد ئەوە ئەستونن لەسەر یەک باکوور حساب بکە پەنجەی من ئەو باکوورە ئەوەشان خۆرهەڵات ئەستون گۆشەی نەوەڵتی دروست کردووە وایە لادانی ڕاستەوانەی لادانی ڕاستەو خۆی چەندە بۆ ئەوەی بگاتە خەزێنەکە زۆر ئاسانە حەڵکردنی ئەو پرسیارش ئاساندانێک لەوانە بۆ حەلەکەم اینجا دەچینە سەر بابەتەکەی خۆمان باشە قوتابیان لێرە دەڵێن چی بابە دەڵێ بەرەو باکوور یعنی چی باکوور یعنی وای دی وایمان چەندە 45 مترە لەبەرەو باکوورشە موجبە اینجا دەڵێ بەرەو خۆرهەڵاتیش ڕۆیشت دەڵتا ئێکسەکەمان دەکات چەند دەکاتە 7.5 باشە تا شاکە
باکوور لەگە خۆرهەڵات باکوور و خۆرهەڵات ئەستونن لەسەر یەکیاننا ئەستونن مادەم ئەستونن ئەوە باکوورەکەمان یعنی ئەو دڵتە وایەکە ئەوەشیان دڵتە ئەکسەکە گۆشەی ئێرە چەندە 90 وایە جا دەڵێ چی دەڵێ بەرەو دەڵێ بەرەو خۆرهەڵات بڕی لادانی ڕاستەوخۆ چەندە لادانی ڕاستەوخۆ لادانی بەرئەنجام ڕێک دەکێتە شوێ دەکێتە ئێرە باشە ئەمە چ دەکەین دەڵێن دی یەکسانە باشە دی یەکسانە بەڕێژی دەڵتا وای تواندوو کۆی دەڵتا ئەکس چی تواندوو باشە دەڵتا وای و دەڵتا ئەکس هەیە وەرە تواندوویان بکە دەڵتا وایەکەمان چەندە 7.5 تواندوو کۆ دەڵتا ئەکسەکەشمان چەندە سۆری ئەوەکەمان دەڵتا وایەکەمان چەندە 45 دەڵتا ئەکسەکەشمان چەندە 7.5 تواندوو وەرە تواندوویان بکە و لە من ڕێکدەری بێنە بزانە چەند بۆ دەرەچێت دەکاتە دەبێ با بە حاسبی بیکەین بزانین دەکاتە چەند تواندوو کۆ 7.5 تواندوو لە من ڕێک یەکسانە بە 45.6 مەتر باشە 45.6 مەترمان بۆ دەردێت باشە ئەو جارە دەڵێ ئاراستەکەشم بۆ دۆزەوە کە باسی ئاراستەی کرد ئەم پێم گوتم ئەگە باسی ئاراستەی کرد ئەو دەبێت چ بەکاربێنین بەپێی یاسایەکان بابە ئەوە ئەگە ئاراستەی داوا کرد فێتە تانی ئینڤێرس دەڵتا وای بەسەر دەڵتا ئەکس دەزگوتمان ئەمە هەمی شەشەر نییە دەڵتا ئەکس بەسەر دەڵتا وای بێ دەڵێن فێتە یەکسانە بە تانی ئینڤێرس باشە دەڵتا وای بەسەر دەڵتا ئەکس وایەکەمان چەندە وایەکەمان 45 دەڵێن چی دەڵێن تانی ئینڤێرس دەڵتا وایەکەمان چەند بوو 45 ئەی دەڵتا ئەکسەکەمان 7.5 دەوەرە ئەو دویدا بەشکە و تان ئینڤێرس وەرگرا ئەو گۆشەی کە بۆمان دەردەچێت چەندە بزانم دەیزانی حاسی بیکەلەکن خۆت دەکاچی من لەگەڵ من 45 دابەشی 7.5 تەمان ناوکەوانەی ئەوجا شفت تان ئەنستاگرا دەیە بکاتە چەند دەکاتە 8.5 بەرەو کوێ خۆرهەڵاتی باکوور بۆ خۆرهەڵاتی باکوور کاکە چونکە دەکێتە ئێرە بەپێی ڕسمەکەش بێ دەکێتە شوێ دەکێتە ئێرە ئەوە باکوور ئەوەش خۆرهەڵات دەڵێن خۆرهەڵاتی باکوور باشە گۆشەکە ئەلێرە ئەو گۆشەمان ئێرەکان دەکات باش قوتابیانی عەزیز بەو شێوە دەتوانێت پرسیارەکانی کەش شیکار بکەین وەک پێم گوتی ئەگەر هاتوو پرسیارەکە مەسەلەن بوو نمونە چ کاتێک ئەمە دەتوانین بڵین تانی ئینڤێرسەکەمان تانەکەمان دەڵتا ئەکس بەسەر دەڵتا وایە کاچی من ئەگەر هاتوو لە پرسیارەکەدا مەسەلەن بوو نمونە ئەمە گۆشەکە لەگەڵ تەورەی وای دروست بکات ئەو کاتە ئەمە چۆن دەڵێ شتەکە عکس دەبێتەوە دەڵێن چی دەڵێن دەڵتا ئەکس بەسەر دەڵتا وای باشە کاچی من لەو پرسیارانە هەموویان دەڵێن چی هەر هەموو پرسیارانی ئێرە چونکە گۆشەکە لەگەڵ تەورەی ئەکسە دەڵێن دەڵتا ئەکس بەسەر دەڵتا ئەو حەفوان دەڵتا وای بەسەر دەڵتا ئەکس تاو ئەگە بینە سەر شتەڵکردنی ئارسەدارەکان قوتابیان لێرە مامۆستا پرسیارێکت بۆ دێنێتەوە مەسەن دەڵێ پرسیارەکانی ئێرە چۆنیە مەسەن بۆ دێنێتەوە دەڵێ هەردوو پێکەنەری مەسەن خێرایم بۆ بدۆزی هەردوو پێکەنەری لادانم بۆ بدۆزەوە بۆ دێنێتەوە باشە بۆ بیناسەوە ئەو کاتە تو پێویست ناکە بڕی لادانی بەرئەنجام دۆزیەوە باشە دەڵیان پێ دەڵێ هەردوو پێکەنەری مەسەسە بوون ڕاهێنانی دوی بە دەڵە بڕی خێرایی چەندە کە پێویستە ئۆتۆمبیلە بڕوات ڕاستەوخۆ لە ژێ فڕۆکەیەکدا بمێنێتەوە بە خێرایی 105 کیلومتر بە سەعات بە گۆشەی 25 لەگەڵ زەویدا کە دەڵێ ئەو خێرایە چەندە ئاگادار بە مەقسەدی لێرە ئەمە مەبەستمان چییە کاچی من مەبەستمان لەوەیە ئەمە هەردوو پێکەنەرەکەی بدۆزینەوە باشە هەردوو پێکەنەرەکە بدۆزینەوە جا حەزمان لێ بوو دانەیەکان بدۆزینەوە حەزمان لێ بوو واسە لێرە لە خودی ئەو پرسیارەکەیدا ئەو پرسیاری یەکەمە دەڵێ بڕی ئەو خێرایە چەندە کە پێویست ئۆتۆمبیلێ پێ بڕوات بۆ ئەوەی ڕاستەوخۆ لە ژێ فڕۆکەکەدا بمێنێتەوە مەقسەدی ئەوەی بەس تەنها پێکوەری چی پێکەنەری ئەکسی دەوێت
تەنها پێکنێری چی دێ ئەکسی دێ بەڵام ئەگە بڵێ پێکنێری شاوڵەکەشی دۆزەوە پرسیاری دوم دەڵ پێکنێری شاوڵەکەش دۆزەوە کا دەڵێن چی دەڵێن V ساینی سێتا پێم گوتم ئەگە شاوڵی بوو ساین بەکاردێنین ئەگەر ئاسۆیش بوو چ بەکاردێنین کۆساین پرسیاری سێ هەروایە نفسی شتە دەڵ ئۆتۆمبیلێک بە خێراییشی 9.22 مەتر بەسەر چرکە بەسەر لێژیەکدا دەڕوات بە گۆشەی 15 لەگەڵ ئاسۆدا بڕی دوو پێکنەری خێرای ئاسۆی و شاوڵی هەم بخۆی پێدەڵ ئاسۆی و شاوڵی یعنی V کۆساین سێتا جایەکیش V ساین سێتا باشە ئاسانە عنی قورس نیەوە دەتوانی بۆ خۆشت شیکاریان بخەی قوتابیان وا پێ دەڵم لێرە دانەیەکت بۆ دێنێتەوە لەو چوار پرسیارە دانەیەک مامۆستا بۆی هەیە بۆ دێنێتەوە دەبێ وریابی باشە بابینە سەر کەوتنە خوارەوەی بابەتێکی کەمان هەیە لە بابەتەکان تەمەنەوە کۆکردنەوەی بڕە جەبریەکان قوتابیان ئەوەش ئاسانە ئەگە بڵێ قورس نییە بەڵام ئاسانە بەڵام ئەگەر مامۆستاش بەدەری گوتی دەکەوێتە سەرخودی مامۆستاش مەسەلەن سەرجاری وایە مامۆستا پرسیارەکە بۆی هەیە تەرکیکە و ڕێگە هەنگاوان دوو درێژانە لەوانێت تەرک بکە بەڵام من دێم چ دەکەم دانەیەکت بۆ حەل دەکەم باشە دانەیەکت بۆ حەل دەکەم بۆ شیکار دەکەم بۆ ئەوەی ئەگە بۆ شی هێنایە مامۆستا هەر بیزانی بەڵام پێش ئەوەی بینە سەر ڕاهێنانی دوی جیم پێداسونەی بەندی 2/2 باشە پێداسونەی بەندی 2/2 ئەو پرسیارانە مەسەلەن بڕۆن لە پرسیاری یەکەم دەڵێت سیستەمی پۆتانی گونجاو دیاری بکە بۆ شەڵکردنی هەرێک لەمانەی خوارەوە پشیلێک لە باخچەی ماڵێک دەجوڵێت دەڵێت پشیلێک لە ماڵ باشە پشیلە چۆن دەجوڵێت دەڵێن تەوەری ئێکس بۆ پێشە و دواوە لەسەر شۆستەکە و تەوەری وایش بۆ لای ڕاست و بۆ لای چەپ لەسەر شۆستەکە تەوەری ئێکس بۆ پێش و دواوە و تەوەری وایش بۆ لای ڕاست و بۆ لای چەپ لەقی بە شاخەوانێک بەسەر چای سەفینێکدا لە هەولێردا سەر دەکەوێت ئەوەش بە هەمان شێوابە تەوەری ئێکس بۆ پێش و دواوە تەوەری وایش بۆ سەر و خوارێ باشە شاخەوانیان دەستە سەریان ستە خۆیان دەستە لای پێشیان سدە یان ستە دواوە وەنیا بەو شێوازە لەقی ئەلف و با و جیم دەتوانی ئەتۆ بۆ شوێت جواب دەیەوە پرسیاری دوو دەڵێ بۆ ئەم خێرانەی کە لەسەر یەکتر ئەستونن خوارەوە بڕی ئاراستەی بەرئەنجام دۆزەوە مەسەلەن ماسیەکمان هەیە باشە ماسیەکە هەیە بە خێرای 3 مەتر بەسەر چرکە ڕووبارێک دەپەڕێتەوە لە چاو ئاوی ڕووبارێک کە بە خێرایی 5 مەتر بەسەر چرکە دەجوڵێت تەمامە لێرە ئەو پرسیارە ئەگە بین شیکاری بکەین کاکە گیان تاشاکە مەفهومی پرسیارەکە دەبێت لی تێ بگەین ئەگەر لی تێ نەگەی ناتوانین پرسیارەکە جواب بدەیەوە باشە چۆنی ئێستاڵێک کە دەڵێ ماسێک بە خێرایی 3 مەتر بەسەر چرکە لەسەر ڕووبارێک دەپەڕێتەوە مەبەستی ئەوەیە یعنی VX ئەوە چییە مەبەستمان ئەوەیە ئەوە VX لە چاو ئاوی ڕووبارێک کە بە خێرایی 5 مەتر بەسەر چرکە دەجوڵێت مەبەستمان ئەوە چییە مەبەستمان ئەوە VY باشە لەو جۆرە پرسیارانەشدا هەمیشە یەکشت ئاگدار بە قوتابیان نەکەن خۆ بە تێبینی بنووسە هەمیشە لە پرسیارانەدا یەکەمیان بە تەوەری ئێکسدا بنێ و دومیان بە تەوەری وایدا بنێ ئێستا لە هەموو پرسیارەکانی کەش وایە ئەمەسە پرسیاری لەقی باش بم هەمان شێوە دەکەین باشە ئەوە تەوەری ئێکس ئەوە تەوەری وای ئەگەمە خێرای بدۆزینەوە خێرای بەرئەنجام دۆزینەوە ناتوانین بڵین خێرای بەرئەنجام دەکاتە خێرای بەرئەنجام دەکاتە چی ئەگەر بیدۆزینەوە بەپێی یاسای فیساغۆرس لەبەرەوەی VX و VY هەیە ڕێک دەڵێم چی تاشاکە ڕێک دەڵم V یەکسانە بە VX تواندوو کۆی VY تواندوو VX ئەەکەم چەندە بابە دەڵم 3 تواندوو کۆ چەند 5 تواندوو ئێوە ئاسانە 3 تواندوو کۆ 5 تواندوویکە 5 تواندوو 25 کۆی 9 لە بن ڕێک بێگومان ئەوە دەکات چەند بنزیکی دەکات 5.8 مەتر بەسەر چرکە باشە ئەوەکو وەکو بڕی خێرە ئەدیگە ئارستەکە بدۆزینەوە دەڵێن تانی ئینڤێرس باشە VY بەسەر چی VX باشە ئەو کاتە دەڵێن تانی ئینڤێرس باشە تانی ئینڤێرس ئەوەکەمان چەندە VY-یەکەمان 5 ئەوەشیان 3 5 بەش 3 بکە پاشان تان و شفت و تان دا بگرین 5 بەش 3 و شفت تان دا بگرین ئەنس دەکات چەند دەکاتە 59 پلە بەو شازە ئەنی زۆر بە ئاسانی دەتوانی وەڵامی پرسیارەکە دەست بێنی لەقی بائیشی بە هەمان شێوەیە قوتابیان باشە
لقي با بلام ئاگادار بە لە لقی بادا دەڵێ بەلەمەکە بە خێرایی یەک مەتر بەسەر چرکە دەڕوات ئەمەوە VX باشە ئەوە VX-ەکەیە بە ئاراستەی ستون ئاراستەی ستون ئاگاداری ئەو شتەی بە کە دەڵێ ئاراستەی ستون لەسەر خێرایی شەپۆلەکە دەزوڵێت کە بڕەکەی چەندە 6 مەتر بەسەر چرکە یعنی V وایە ئاگادار بابە تێنەکەوی لێرە بادەم باشی ستونی کردووە لێرە لە دۆزینەوەی گۆشەکەدا دەڵێن چی دەڵێن VX دا بەشی VY چونکە مەقسەدی و گۆشەکە لەگە تەوەرەی ستونیە باشە دووباری دەکەمەوە مادەم لێرە باس ستونی کردووە بۆ دۆزینەوەی تانەکە لە لەقی بادا لەقی با ئەوەکەی بڕەک خێرایەکە هەر ئاوا دۆزی و بری خێرایەکە ئاوا دۆزی ها دەڵێ VX تواندوو و VY تواندوو بەڵام ثێتایەکەی چۆن دەنووسی دەڵێن VX بەسەر VY ئاگادار بە بۆ چونکە لە پرسیارەکەدا وشەی چ هاتووە ئەستون باشە ئەبەوە لێت تێک نەچێت تا قوتابیانی خۆشەویست ئەوە پرسیارەکان لێرە پرسیاری 3 و 4 ئەوە بیرۆکەکانیان ئاسان بنە یعنی شتێک نییە بڵێ زەحمەت بێ باشە پرسیاری 3 دەڵێ هەردوو پێکەنەری ئاسەرەکان دۆزە بۆ ئارسێکە لە نێوان دوو کانەکەدان ئۆتۆمبیلێک لادانی 10 کیلومتر بەسەر ساعت دەبڕ ئاراستەی باکووری خۆرهەڵات بە گۆشەی چەند 45 مراوێکشمان هەیە تاودانی ئەوەن دەبڕ بە گۆشەی 35 تاودان ئەگە بدۆزینەوە پێکەنەری تاودان مادەم تاودان ئارسدارە مادەم گۆشەشی داوە دەڵێن چی دەڵێن AX و AY گۆشەکە لەگە زەویە لەگەڵ ئەکسەکە کۆساین دەنووسین دەڵێن ئەی کۆساینی سێتا لەگە وایەکە دەنووسین چی دەنووسین ئەی ساینی سێتا باشە لێت تێک ناچێ قوتابیانی خۆشەویست بەنسبەت ئەو کەرکەش بەو شێوازە دەتوانی جواب بدەوە دوای دێنە سەر چی جوڵەی تەنە هاوژراوەکان جوڵەی تەنە هاوژراوەکان قوتابیان جوڵەی تەنە هاوژراوەکان دەتوانم پێت بڵم چی تاشاکە لە جوڵەی تەنە هاوژراوەکان تەنها ئەو دوو یاسایە بەکاربێنە ئەوە 1 2 باشە ئەو دوو هەنگاو یەکەمیان ئەوە دڵتاتیە ئەگە بدۆزینە دەڵێن دوو دڵتاوای بەسەر جی هەم لە بن ڕێک و ئەگە VX بۆزینەوە دەڵێن دڵتا X بەسەر دڵتاتی ئەو دوو ئیش پێ دەبن باشە چۆنش دیناسیەوە جوڵەی تەنە هاوژراوەکان چۆن دەناسیەوە پرسیارەکان چۆن دەناسیەوە ئەگەر لە پرسیار دووری ئاسۆیدا بوو لەگە دووری ستونی هەردووشان پێکەوە درابوون باشە ئێستا پرسیارە سەحەلەکەین بەس ئاگادار بە لێرە مامۆستا چت بۆ دێنێتەوە جوڵەی تەنە هاوژراوەکان پێناسەکەی باشە جوڵەی تەنی هاوژراوە پێناسەکەی گرینگە مەسەلەن لێرە جوڵەی تەنی هاوژراوەکان پێناسەکەی گرینگە بابە ئەلێرە جوڵەی تەنی هاوژراوە دەڵی کەوتنە خوارەوەی سەربەستە سەرەتا خێرایەک هەیە کە شاوڵی نییە و دوای جوڵە تەنە هاوژراو کاتێک زۆترین دووری دەبڕێت یعنی ئەگە تەنەگە هەڵ بن کاتێک زۆترین دووری دەبڕێت ئەگەر ڕێوەکە بەبێ بوونی بەرگری هەوا مەسەلەن زیارزانەمان هەیە تۆپێک کە لە تۆپێک دێتە تۆپەکە زیاتر دەبڕێت بەبێ ببوونی بەرگری هەوا بەڵام ئەگە بەرگری هەوا بێ بێگومان دوورێکی کەمتر دەبڕێت ئەوە دەبێت ئاگاداربی ئەوە گرینگە دووشت جوڵەی تەنە هاوژراوەکان و جوڵەی تەنە هاوژراوەکان بە فەرامۆشکردنی بەرگری هەوا مەسافەیەکی دوورتر دەبڕێ وەکو پرسیاری حسابیش لێرە قوتابیان لە جوڵەی تەنە هاوژراوەکان وەکو ئەوەی مەسەڵەن بۆ بێتەوە بڵێ تادانی کەوتنە خوارەوەی سەربەست چەندە دەڵێن سا لە 9.8 باشە و لە هەمان کاتدا شتێکی کە لەوان گرنگتر ئەویش ئەوەیە ئەگە بڵێ پێکەنەری ئاسۆیی خێرایی تەنە هاوژراوەکان چۆن دەگۆڕێت لە کاتی بوونی بەرگری هەوا دەکتمان لەگەڵ بوونی بەرگری هەوا پێکەنەری ئاسۆیی خێرایی تەنەکە هاوژراوەکە کەم دەبێت باشە ئەوە لە ئەنجامدا بەرکەوتنی تەنۆرەکان لەگە تەنۆرەکەی هەوادا ئەو پرسیارەش بۆی هەیە بۆت بێنێتەوە و لێرە هەر ئەوەندەی تێدایە بەس ئەگە بێنە سەر پرسیارە حسابیەکان قوتابیان بێنە سەر پرسیارە حسابیەکان لێرە چمان هەیە ڕێک وەرنە سەر ئەو نمونەی دوی دال تاشاکە ئەمە چەند پێگوتی تازە لێرە لە یاساکان چەند پێگوتی گوتم بەس تەنها ئەو دوی بەکاربێنە ئەوە بۆ دۆزینەوەی کاتە ئەوەش بۆ دۆزینەوەی چیە خێراییە چۆنیش دەناسمەوە جوڵەی تەنە هاوژراوەکان ئەگەر لە پرسیار دووری ئاسۆیدا بوو و لەگە دووری ستونی مەقسەدمان دووری ستونی لێرە مەقسەدمان چییە بەرزی ئەگە بەرزی و دووری ئاسۆی لەگە بەرزی هات ئەوە ڕێکزام جوڵەی تەنە هاوژراوەکان باشە دەوەرە بابێن ئەو پرسیارەی شیکارکەین بزانین ئەو پرسیارە چۆن بە سادەترین شێوە شیکاری دەکەین باشە تاشاکە بابە دەڵێ پردێک 321 مەتر لەسەر ڕێوبارێکە و بەرزە وشەی بەرزە هات
کەواتە دەڵێن دەڵتا وای یەکسانە بە چەند 321 مەتر. باشە باز بە چی سالب دادەنی ئاگدار بە وا دابنە تۆ لەسەر پردەکە ئاسۆنە بەردێکی بچووک تەڵدای ئەتەمەنە گە بەردە بچووکە هەڵدەی دێتە کوێ دێتە خوارێ وانە کە هاتە خوارێ کەواتە نیشانەکەی ترێ سالب دەبێت لە دووریی ئاسۆی دووری ئاسۆی هاتووی عین دڵتا ئەکسیشمان هەیە قوربان دەکاتە چەند دەکاتە 45 دانەمەتر بڕی ڕووی 45 مەتری بڕی بە ڕووی ئاوەکە کەوت خێرایی هەڵدانی بەردەکە چەندە ڤیمان دەوێت کوتم خۆت مشەوەش مەکە ئەگەر ڤی بدۆزینەوە قوربان دەڵێن چی ئەگەر ڤی بدۆزینەوە دەڵێ مامۆستا ڤی دەکاتە دڵتا ئێکس بەسەر دڵتا تی ئەمە دڵتا ئەکسەکەم هەیە بەس دڵتاتیەکەم نییە دڵتاتیەکەی چۆن دەدۆزیەوە دەڵێ دڵتاتی تازە بۆم حازر کردی گوتم دەکاتە ڕێجی 2 دڵتا وای بەسەر جی دەوەرە دڵتاتی دابنێوە 2 جاران جیەکەمان چەندە جیەکە ئەوە دڵتاوایەکەمان چەندە سالب 321 ئەی جیەکەمان چەندە سالب 9.81 باشە دەوەرە ئەو دوێ دابەش کە لە بن ڕێگەی دەربێنە دڵتاتیەکە چەندی داوە دڵتاتیەکەمان دەبێت چەند بۆ دەربێت لێرە باش ئەوە بەڕێگایەکی دوور درێژ کردوێتی ئەم بەڕێگایکی ئاسان دەکەین بە حاسیبە بە بخۆمان لای خۆمان بکەین دێڵە حاسیبە بەکاربێنە قوتابیان دەڵێن چی دەڵێن 2 جارانی سالب 321 دابەش کەوانە سالب 9.81 ئەنجامدا دڵتاتی دەکاتە چەند ئەوزەڕەک ئەنس دەکاتە دڵتاتیەکەمان دەکاتە 8.1 سێکەند ئەو 8.1 سێکەندی بۆمان دەرچوو دین ئەلێرەی دادەنینەوە کەواتە دەڵێن ڤی دڵتایەکسمان چەندە 45 دابەشی چەند 8.1 کەواتە خێرایەکەمان بۆ دەردەچێت با بیکەین 45 دابەش 8.1 دەکاتە 5.56 مەتر بەسەر چرکە قوتابیان بۆ شێوە دەتوانێت پرسیارەکە شیکارکەین هەموو پرسیارەکانی کەش بۆ شێواز حەل دەکرێن باشە تەماشا بکە ئەو پرسیارانەی ئێرە ڕاهێنانی دوی دال باشە پرسیاری یەکەم چی داوە تەماشاکە بەرزی داوە وانە دووری ئاسۆیشی داوە ڕێک دەتوانم یاسای کەوتنە خواردنە سەربەستەکان لێرە بەرزی داوە پاشان دووری داوە ڕێک دەتوانە بەکاری بێنم بۆ شازە دەتوانم پرسیارەکانی پێ شیکارکەین قوتابیان بەنسبەت ئەو بابەتە بۆ شازە دەتوانی شیکردنەوەی بکەیت و جوڵێت تەنها هاژراوەکان بە گۆشەیەکی داریکراو ئەوە تەرکە یعنی پێم وانییە مامۆستاش لە مەکتەبێت بۆت ئەوە بکات بۆت بێنێتەوە بەڵام پێداچوونەوەی بند لێرە پرسیارمان هەیە قوتابیان ئەو پرسیارە لێرە پێداچوونەوەی بەندی 3/2 پرسیاری یەکەم گرینگە ئەوە گرینگە بیخوێنن باشە دەرچێتنی کەوتنە خوارە سەربەستە ئەوەی تازە پرسیاری 2 ئەوەیان هەر نەفیشت وەکوی تازە حەل دەکرێت بەس ئەلێرەکانە بەرزی داوە خێرایی داوە داوای چمان لێ دەکە داوای دڵتا ئەکسمان لێ دەکە هەر زۆر ئاسانە خێرای بەرزی داوە تاشان بەرزی داوە بەرزیەکەی کەدایەتی ومە گوتم بەرزیەکەی بەچ دادنین بەرزیەکە بە دڵتا وای دادێنین تاشاکە بابە بەرزیەکەمان دڵتا وایە 125 مەتر باشە خێرایشی داوە خێرایەکەمان 90 مەتر بەسەر چرکەیە دەڵێت چەند بۆ دۆزەوە دەڵێ ئەو دووریە ئاسوویە چەندی یعنی دڵتا ئێکس چەندە هەر زۆر ئاسانە وەڵڵای لەوەی ئاسانتر نییە چ دەکەی لێرە تۆ وەک پێم گوتی دەڵێن ڤی یەکسانە بە دڵتا ئێکس بەسەر دڵتاتی وانە باشە ئەگە ئەمە دڵتا ئێکس دۆزینەوە ئەو دڵتا ئێکسی دۆزین بنی یەک نییە دوودا دوونیانی بکە دەکاتە ڤی دڵتا تی باشە ڤی جاران دڵتا تی ئەو دڵتاتیەمان دەمانەی بدۆزین لە ڕێگای چیە دڵتا وایەکە نەمانگو دڵتاتی یەکسانە بە ڕێژی 2 دڵتا وای بەسەر جی ئەوەی بدۆزەوە لێرە دابنێەوە دڵتا ئێکسەکە زۆر بە ئاسانی دەتوانی دۆزیەوە وەرنە سەر پێداچوونەوەی گشتی پێداچوونەوەی گشتی قوتابیان لە پێداچوونەوەی گشتی هەندێک پرسیار هەیە بە بیزانی گرینگە مامۆستا مەکتەب بۆ دێنێتەوە دەی بیزانی پرسیاری یەک گرینگە باشە
پرسیاری دوو گرینگە پرسیارێک دەڵێ بڕی ئارەسەدەی هەندێک ژمارەی ئەم دەستەواژەیە شۆڤە بکە دەڵێ بڕی ئارەسەدار هەندێکی چییە هەندێکی ژمارە ئەم دەستەواژەیە شۆڤە بکە جا ئەگەر دەڵێ ئەم دەستەواژە شۆڤە بکەمە قەزمان لە چدایە یان دەڵێن بڕی ژمارەی بڕی هەندێکی فیزیایی دەنوێنێت جواب دەدەیەوە پرسیاری دووەم دەڵێ دەشێت بەرەنجامی دوو ئارەسەدار یەکسان لە بڕدا بکاتە سەفر دڵی نەخێ شەرت نییە باشە پرسیاری سێ مەسەڵەن دەڵێ پەیوەندی خێرای ساتی و بڕەکەی چییە ئەمە دەڵێن خێرایی بریتێ لە بڕی ئارەسەداری خێرایی باشە ئەو ئاگدار بە پرسیاری چوار کە زۆر گرینگە سالە 30 مەتر بەسەر چرکە بەرەو خۆر ئاوا بەرگایەکی تر بینوسە مامۆستا ئەگە بۆی هێنایەوە سالە 30 مەتر بەسەر چرکە بەرەو بە ئارستەیشکە بینوسە بە شازشکە بینوسە ئێوە زۆر ئاسانە زین چۆن دینوسی دەڵێ کاکە دەنووسین 30 مەتر بەسەر چرکە بەرەو کوێ خۆر هەڵات بەرەو کوێ خۆر هەڵات عەکسەکەی وەرگرە ڕێک پێچوانێکی خۆر ئاواکە دەبێتە خۆر هەڵات ئەوە سالب 30 مەتر بەسەر چرکەیە دەبێتە 30 مەتر بەسەر چرکە و کاتی سالبەکە دەبێتە موجب باشە بەو شێوە قوتابیان ئەو پرسیارانە گرینگن و لە هەمان کاتیشدا پرسیاری 5 دەڵێ دەتوانین هەندێک ژمارەکان لەگە هەندێک ئارەسەدارەکان کۆ بکەین و نەخێ ئێستا قەت ناتوانم دویر و لادان پێک کۆکۆکەمەوە باشە پرسیاری 5 پرسیارێکی چاکە و پرسیارەکانی کە مثلا پرسیاری 16 باشە پرسیاری ئەگەر لێتان دیار بێ قوتابیان پرسیاری 15 پرسیاری 16 پرسیاری 17 باشە پرسیاری 19 ئەوانە گرینگن باشە هیوادارم سووتان لە وانەکەی دیدبێ قوتابیان تاکو وانەیەکی کە لەوانەکانی فیزیای پۆلی 11 هیوای بەختەوەرتان بەدەخوازم خواتان لەگەڵ بێ